زۆر سیاسیانە وەڵامی پرسیارەکە دامەوە هەن زۆر بەڕوونی لێرە ئەڵەی کوڕانی تاڵەبانی بەرزانی بەنی ناوت هێناوە ئێستا ئەڵەی حکوم شەمات لە واسرێ ئەڵەم بەڵێ ئەڵەم ئەگەر ڕۆژێ بەڵێ بێن دەست خۆش بە کۆمنتەکەی بەڵێ هەڵ دەواستن ئێستش دێڵێمەوە ئێستش دێڵێمەوە ئەگەر یەکێتی پارتی ئێستش دێڵێمەوە ئەگەر یەکێتی پارتی هیچ مەجالێک نێڵنەوە بۆ پرۆسەی دیموکراسی سەرەمەی ئێرە بن بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی کە پێشتر لەگەڵ بە ئەساڕویاوە لەگەڵ ئەمان شاڕوو دەدا هیچ نەفاڵگرتنەوەی بە تو یارمەتی بە خۆ من هێنی ماڵاوە تۆ بە باڵتی ئەگەر مەقسەوە قسێ بڵێ هەڵەواستێن ئەکوژێن تەقەی لێکرێ ڕاکێشن چوزانم ڕەنە بە سیارە ڕاکێشن خۆم چوزانم ڕەنە بچنە سەریان ڕەنە ڕاکەن مهم نییە بە قورآن تۆ قسەکەی من بۆی واضح بێت ئەگەر ئەمانە خۆیان چاک نەکەن تاان شۆڕژەوێت کە شۆڕژ بچێ قایبلە گولیان بنێ تۆ پێم بڵێ تۆ خوا پێیان لێری هیچ هی پامیت باشە ئەگەر سبێنە شۆڕژ بێت چیان لێکەم بەڕای تۆ تەسەوەرەکەی تۆ درمیان بنێ